ویستم بابەتێکی تر باز بکەم جارێکیان مامۆستای گێڕایوتی لە مەکتەبی سەرەتایی وتی ویستم زۆر خۆم گیف کردو على اساس نازام چی وتی هەزارم دا بە تەلەبەیەک بام کرد بۆ ئیدارە دیاریەکەم وتی سەرەکەم کرد دەستی کرد جانتاکەم مامۆستا پارەم پێوتی 5,000 دەرکەوتم بابە ئەم 5,000 ئەهلی 5,000 یعنی ئەو بوتی بەجددی وەکو جوام زانی وەک جارانە کە ئەگەر ڕوبعیەک یان 250 بدای بە مناڵە زۆر وتی سرم کرد 5,000 دەگوتی مامۆستاقەینا پارەم پێ وتی کردم نامە گیرفاوتم بەخوا کێڵت بە خۆم زیاتر ناشێ کاتە مەبەستم لە چییە وەکو باست کرد کە جار لە حەدی خۆی تێدەپەڕێت ڕێژەکەی زیاترەوە گرنگی زیاتر دەدرێت ئەوەش خراپە کاک بۆتان ئەگەر مۆبایلەکە جان پرسیارەکەمەوە بوو کە بۆچی فەرق لە بینی بڵێ مەکتەبێکی ئەهلیە لەگەڵ مەکتەبێکی حکومیە باشە خۆ عینەن مەنهەجیانە بێ لاانە عینەن شادەشیانە بێ عینەن مامۆستاشیانە بێت باشە ئەم مامۆستای دەرس بە حکومێکڵێتەوەوانە لاانە دوای دەرس بە ئەهلیەکەش بڵێتەوە بەس بابەتەکەکەوێتەوە سەر تەلەبەکە بۆچی ئەوە چووە بە ژوەیەکە ئاڵێ من هاتووم بە پارا خوێنم ئەگەرم ساڵ دەرنەچم دووبارە بێ پارەکە بمانێ ئەو ینی لاانێ ماڵە بێ لاانە یان کەسێ بێت کە ئەوەی کردووە بتە مێشکیوانە بڵێ لاانێت تۆ ئەگەرم ساڵ نەمەیتوانە لاانە بڵێ بتکەمە مەکتەبێکی تر یانە بەم ساڵ بیبڕی بە ساڵێت تێ بیبڕی ئەم منهەجەی ئێرە باشترە تێگەی بۆچی تەلەبەکەوا فێرکراوە لەلایەنێکی تریشوانێ بڵێ مامۆستاکانیش تقریبان دەورە بینێت باشە بەس کەوتوە تۆ سە تەلەبەکە ڕاست کاک بۆتان تەبەن و بابەتە قسە زۆر هەڵەگر بوو معلوماتی جەنابتان و بینەریش ئەزانێت مەسەلی ئەهلی و حکومی تقریبا ئەتوانین بڵێن ئێستا وەکو جیهان لە هەموو جیهانە بڵاو بۆتەوە ئەوە ئازایەتی حکومەتە کە ئەو جیاوازیە کەم کاتەوە ئەوە ئازایەتی حکومەتە و کە تەمەنا دەکەین لێرەوە وای لێ بێت خان مەکتەبە حکومیەکان و پۆلە حکومیەکان و ژینگە حکومیەکان ئەوەنە خۆش بێت و ئەوەنە چاک بێت و ئەوەنە بەقوت بێ و ئەوەنە بەهێز بێ وای لێ بێ هیچ کەسێک بەڕاستی پێویستی بەوە نەبێ بچێت بۆ مەکتەبالەکان ئەمە یەکەم دووەم بەداخەوە زۆر جار کە موچەی و موچەکەمی و لەگەڵ ڕێزمە درەنگدانی موچەیە بە مامۆستاکان مەکتەبە حکومیەکان جاری وایە کەم کوڕی و کەم تەرخەمی تێدەکەوی و بایکۆتی تێکەوی و سارد بوونەوەی تێدەکەوی و سەرەکەی لە مەکتەبێکی حکومی مێشێ میوانی نییە دەوامی خۆی دەکات و بەڵام لەو لاشەوە مەکتەبێکی تر مامۆستاکان زۆربەی بۆ نمونە مەسەرەن بە عەقدەکەش لە من پارەم وەرنەگرتووە لە مانگ یەکەوە من پارەم وەرنەگرتووە سێ مانگە من پارەم وەرنەگرتووە کەواتە زۆر جار بەداخەوە ئەو جیاوازیانە حکومەت دروستیەکە وەزارەت دروستیەکە کەسە باڵەکان دروستیەکە پارە بەدەستەکان دروستیەکان مۆر بەدەستەکان دروستیەکان من و تۆی مامۆستا دروستی ناکات مامۆستاگەر من و تۆ حەزەکەین سەرچاوەیەکی بژێوی گونجاوی بان هەبێ و مەزبوطە و یعنی ئەسڵەن زۆربەی خەڵک حەزەکان لە ناو حکومەتە بە چی پێویستەکە لە ئەهلیە بێ بە دنیاوی هیچ کەسی حەز ناکات لە ئیشێکی ئەهلیە بێ بەڵام ئەم جیاوازیە و ئەم فەرق و زۆرە ئەوە بەڕاستی حکومەت دروستی کرد ئیشی دا بەوەی کە زۆر جار هەندێک تاجر و هەندێک دەوڵەمەند و هەندێک کەسی تێکەوت کە ناشڵێن بۆ نمونە دیوی باشی نییە زۆر جار هەندێک شوێنی ئەهلی هەیە بەڕاستی ئەتوانین بڵێن دەقاتی شوێنە حکومیەکان خزمەت دەکات لە ڕووی ئەخلاق ڕەوش پەروەردە ئەتەکێت بەڵام یاسا و ڕێسای خۆیان جیاوازە داراییان جیاوازە عوتڵیان جیاوازە مەرجەکانیان جیاوازە خزمەت گوزاریان جیاوازە چوونە دەرەوەکانیان جیاوازە بە هەموو ئەمانە کەم تا زۆر وای لێ دەکات کە ئەو جیاوازیە دروستکە کە تەمەنا دەکەین وای لێ بێت جیاوازی طبقی دروست نەبێت ئەوە بۆ خۆی گرنگە وای لێ بێت تۆ بۆ نمونە لە ئەهلی زۆر خۆت بە موین بزانانی منش ئەگەر لە حکومی زۆن بخۆم بە فەقیر و هەژار بزانم تۆ لە شوێنی باش و چاک وەرگیری بەڵام من لە هیچ شوێنی وەرنەگیرم تۆ زانکۆ و پەیمانگا باوشت بۆ بکاتەوە بەڵام من هیچ نەگرێتەوە کاتە من لە ئاخیرا زوڵمکردن لە منداڵی شەهید و فەقیر و هەژار و نەدار و هەموو ئەوانی کە بە درێژایی 30 ساڵ کوردایەتیان کرد و ئەم ڕۆژە خۆش و ئارام و ئاسوودیان بۆ ئێمە دروست کرد کە کەم تا زۆر بە ئیسراحەت دەتوانین ئەم بەرنامەی تیا بکەین